لپاش ئەمەی کە ئەم ئاڵتونە دەرکەوت جێیشە ئاڵا ڕەشەکان لە خۆرهەڵاتەوە دەردەکەون. جێیشێک کە ئاڵاکەیان ڕەشە یاخود کۆمەڵی ئاڵایان پێ ئاڵاکانیان هەموو ڕەشە لە خۆرهەڵاتەوە دەرەکەون. فيقتلونكم قتلا لن يقتلهم قوم لم يقتله قوم. پێغەمبەر صلی الله علیه و سلم کوشتارێک کوشتارتان لەگەڵا ئەکەن شەڕێکتان لەگەڵا ئەکەن کە بە هیچ قەومێکی تر کەسێکی کوشتاری وای نەکردووە. لە شەڕا نمونەیان نییە وێنەی نییە. ئەمەندە بەغیرەت و ئازا و جربەزەن ئەو کۆمەڵی کە ئەو سوپای کە عەلەمەکەیان ڕەشۆ لە خۆرهەڵاتەوە دی. ئەفەرمێ لە دوایەوەی کە ئاڵتونەکەی ناو فرات دەرکەوت ئەم سێ جێیشە هجوومیان بۆ کرد کە قائیدی هەر سێ جێیشەکەش کوڕە پاشان دوایی بۆ کەسیشیان نابێت. اینجا ئەم جێیشە لە خۆرهەڵاتەوە دێ کە ئاڵاکانی ڕەشە لە کوشتاران نمونەیان نیە کوشتارێکەکەن کە نمونەیان نییە و نەبینداوە. جا ثوبان ئەڵێ ثم ذەکەرە شەیئا لا ئەحفەظ جاڵە پێغەمبەر صلی الله علیه و سلم شتێکی وت لە بیرم نەماوە لە دوای ئەوەی کە ئەو ئاڵا ڕەشانی باس شتێکی باس کرد لە بیرم نەماوە. فقال دواتر فەرمووی فإذا رأيتموه أجر بينيتان فبايعوه بيعتي بني ولو حبوا على الثلج أجر بثر بفري شاخوشتا خشادوا أجر بتشنغ خشكي بثر بفرا خوتا خشالوا بيعتي بني فإنه خليفة الله المهدي چونك أو خليفة كي خوا محمد مهدية. طبعا حديثك صحيحة. ابن ماجه إمام حاكم بما نجارته إمام موافقي هردو شرطي صحيحين هي شيخين وإمام ذهبيش موافقتي وابن كثير رحمة إخوائي لبيالي إسنادك قوي إسناده قوي صحيح. بلام الشيخ الألباني رضا ورحمة إخوائي لبيالي يجعل حديثك الصحيحة بلام أو كلمة ألف فإنه خليفة الله المهدي أو خليفة الله ألف بي زيادة لحديثك يا شو قال نابي بوتي خليفة الله.